نەورۆزتان پیرۆز. نەورۆز لەو کەسانە پیرۆز بێ کە ئاهەنگی بۆ دەگێڕن. My name is Matthew Fickery. I'm the editor-in-chief of NRT English. من ناوم ماسۆ ڤیکریە، سەرنوسەری NRT ئینگلیزیم. زۆر خۆشحاڵم کە لەم ساتەدا لێرە بم. ئەمە یەکەم جارمە لە نەورۆزدا لە کوردستان بم. 6 مانگە هاتوومەتە کوردستان. خۆم خەڵکی سکۆتلەندام. بەڕاستی نەریت و کەلتور و جلوبەرگی کوردی سەرنجڕاکێشە. نەورۆزتان پیرۆز، هەموو ڕۆژێکتان نەورۆز و کۆشی بێت. My first time working for a Kurdish channel. ئەمە یەکەم جارمە بۆ کەناڵێکی کوردی کار دەکەم. لە زۆر وڵاتی تر کارم کردووە. ئەو کەسانەی کاریان لەگەڵ دەکەم لە NRT زۆر پرۆفیشناڵ و کراون. هاوکاری مەکەن بۆەوەی تێکەڵ بە کەلتوری کوردی بم و فێری زمانی کوردی بم. ئەوە ئەزموونێکی زۆر باشە. ژیان لێرە ئەزموونە. بەیانیان کاتێک لە ماڵەوە دەچمە دەرەوە شاخەکان دەبینم. ئەوەش وام لێ دەکات بە هەستێکی تەندروستەوە دەست بەو ڕۆژە بکەم. زۆر خۆشحاڵم کە لە کەناڵی NRT کار دەکەم، چونکە کەناڵێکی سربەخۆیە. هەواڵی باش و گونجاو بڵاو دەکاتەوە کە خەڵکی پێویستێتی. ئەم جلەم لەبەر کردووە چونکە نەورۆزە و بۆنەیەکی تایبەتە، بەڵام ئەبێت دان بەوەدا بنێم. یەکەم جارمام جلە لەبەر بکەم. دڵنیایشم کە جاری تر لەبەریان دەکەمەوە. جلێکی باش و ئاسوودەبەخشە. بەڵام یەکەم جارم نییە تەزبیحم پێ بێت. بیرمە پێشتر تەزبیحێکی قەزوانم پێبوو کە لە بازاڕێکی هەولی ڕازێنرا بووە کڕیم. پێم وابوو زۆر جوان دروستکرا بوو. بەڕاستی سەرنجی ڕاکێشام. نەورۆزتان پیرۆز، هەموو ڕۆژێکتان نەورۆز و کۆشی بێت.